تەوەکو بەکراوی سروشتی کوردستان ئەم هەڵبەتەمان ڕێکخستووە هەڵبەتی هۆشیاری کراوە لەسەر شەقام لە لێدانی زەنگی پیسبوونی ژینگە لە کوردستاندا بۆی کە بتوانێت کار بکرێت بۆ پاراستنی پێشەکەدانی ژینگەی کوردستان و ئێمە بەخۆشمان وایە کە تەنها داعش بەدەستێنێ بۆ سەرژیان بە پیسبوونی ژینگە زەنگێکی مەترسیدارترەوە بێ هەمووشمان پێکەوە کار بکەین وەم پەیامەی ئێمەش یاخود ئەم لێدانی زەنگەی ئێمەش هەم بۆ خەڵکەوە هەم بۆ حکوومەتە بۆی کە بتوان بیپارێزی و دەستی پێ بدەین لە ئاین ئێمە چالاکیدا ئەمڕۆ دەستمان پێ کردووە لە شەقامێکی فراوان کە کامەردەمەندی سەرا بەردەوامی دەبێت و لەم چالاکیدا بە سەدان ڕێنمایی و بە سەدان نامی پێشی بێ لەسەر هاوڵاتیاندا لابەر دەبێت بەستێکی بتوانین ئاستی ڕۆژبیری ژینگەی هاوڵاتیان بەرزبی بە خۆشحاڵیەوە بۆ ئەو پێشوازیەکی گەرم هەیە لەلایەن هاوڵاتیانەوە و بە هیوای ئەم چالاکی ئێمە یاخود ئەم هەڵبەتی ئێمە بتوانێت کاریگەری لەسەر ئەو هاوڵاتیانە دابنێت بۆ ڕەنگدانەوە لەسەر ژیانی ڕۆژانەیان هەبێت بۆ ئەوەی کە بتوانێت ئەو